أحمد الشريفي بسپوری ئەولەهی باوکی ڕاستە خۆشبەخت دەدێت گەلمەدەوە بەڕێز دەمێوە باش ئەس زێرەتر هەماڵ دەستپێکی بەحسا عێراقێ بکەم ئێدی عێراقێ شیانên بەرگەگرتنا وان یەکئالیکردنا کوکیان ململانەیان هەیە سەر ئاخاخۆ یان jî divê karekê cidî bête kirin Iraq van şerap rawestîne. بسم الله الرحمن الرحيم. بنای خوای گەورە لازلنا نتحدث تا عن ئێستا إدارة قسە لەسەر إدارة الصراع کۆمەڵێک قەیرانی جیاواز دەکەین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و تا ئێستا بڕیاردەرانی عێراق نەیانتوانیوە ئەم قۆناغا تێپەڕێن سەرڕای هەموو ئەو قەیرانە جیهانیانێکەوە ئێستا هەیە هەمویان هۆکارەکەنیان بۆ بەهۆی تحول العراق إلى ساحة لتصفية الحسابات. ئاڵۆزیەکی زۆر لە نێو عێراقدا هەیە و ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە عێراق بێتە گۆڕەپانی ململانەیەکان و هاوکات لە ڕووی استراتیژیەوە هەڵەیەکی گەورە هەیە و تا ئێستا نەتوانراوە حکوومەتی ئیتیحادی بە شێوەی گشتی نەتوانیوە پەیوەندەکانی کۆتایی پێبێنە لەگەڵ ئەمریکا و نەیتوانیوە داوای ئەوە بکات کە هێزەکانی هاوپەیمانی و ئەمریکا لە عێراق چێنەوە چونکە ئەمە بووەتە هۆی زامنکردنی هەموو ئەو کێشانێکەوە لە عێراقدا هەیە ئەو توانایەکەوە لە عێراق هەیە پێویستی بەوەیە کە دەبێ هێزێکی دەرەکی لە عێراقدا هەبێت بۆیە ئەوەی من دەبینم هەندێک بژاردە هەیە لە بەردەم عێراقدا بێگومان هەموو ئەو سیاستانەیەکەوە پێشتر کراوە و هەمویان هەڵەنە و نەبووتە هۆی ئەوەی بڕیاری نوێ دەربکرێت قاوەم بڕیاردەرانیش نەیانتوانیوە بڕیارێکی وەها بدەنکەوە ڕوبەڕووی هەموو ئەو ئالنگاریانە نێودەوڵەتیان نەببنەوە کە ڕوبەڕووی عێراق بووەتەوە تەنانەت بە شێوەیەک توانیوێتی ئەویش هاوکاری لە دەرەوە وەرگرتووە و حتان کە بەرپرسان نەکەینە بڕیارەکە و سەبدن وان ململانەیە پڕاوستنیم دیتنەوە هینوەکە پسپۆرên ئەولەهی ئاگادار شراو شەک و عێراق تێدا دەرباز بە چ بڕیارەکە گرنگت ویدەمیدا بێتە دانم تایبەتیژی ئەمە ئەس دەست خوبدان مەسەر برینێ دەرێخستنە هێزن ئەمریکی و هەفەیمانانە یانژی بڕیارەکە باشتر أول قرار والذي يفترض ئەو بڕیارانێکەوە يكون قادرا على تحقيق پێویستە ئەو بڕیارە لەسەر هاوپەیمانی نیشتیمانیەوە هەبێت و بە پێچەوانێمەوە دەبێتە هۆی ئاڵۆزی زیاتر ئەوەی بینیمان لە قۆناغی ڕابردوو سەرڕای هەموو هەوڵەکان بەڵام ئێستا دەزان لەبارەی سوودانەوە پەیوەندێکی باش هەبوو لەگەڵ سوودان و لە بەهەماشەوە لەگەڵ وڵاتانی ئەوروپ لە وڵاتانی ئاسیا لەگەڵ رووسیا ئێستا هاتووەتە نێو ئاڵۆزیەکان و لەگەڵ یەمەنە و هەر لە ساڵی دوای یەکگرتنەوەی یەمەن هێزێکی کاریگەرە رووسیا بۆیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوسەنجی هەیە ئێران و رووسیا هەموو ئەمانە دیدگای تایبەتیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لەبارەی عێراقەوە باشە چۆن دەتوانین ئێمە هاوسەنجی لە نێوان ئەم هاوکێشانەدا بپارێزین ئەمریکا لێرەیە ئەمریکاش بەشێکە لەو هاوسەنجی کەوا لێرەیە و لەگەڵ ئەم ئێران هەوڵی ئەوە دەدات بۆیە ئێمە پێویستمان بە بڕیارێکی نیشتیمانی هەیە کە لە بەرژەوەندی باڵای عێراق بێ و هەموو پێکاتەکانی عێراق بەشداری ئەم بڕیارە بێت و کۆ ببنەوە لەسەر بڕیارێکی تاک هەموو هاوبەش بن و بڕیارێکی سیاسی بێ و لە پێناو پاراستنی سەروەری بەریە بڕیارەکە هەوسە بێتە دانن ئەس بەحسا فەرمی داخوازیە کە حتا ناوە جڤینە جڤاتە ئاسایشە نێودەوڵەتی جیاتەکردن ژاڵیە نەتەوەین هەفگرتی وەکو داخواز عێراقی حکوومەتە سودانی کرینە بلا ئێدی بەس بت ڕێگریەکە تەمام بلال گروپێن چەکداری بێتەکردن حکوومەت و کابینەوە سودانیت کارێکی وساب کە یانژی گروپێن چەکداری بینە بەشەکێ سەرەکە بربرا هێزن چەکداری و یعنی ئارتشە عێراقی في تقديري انه بە بۆ چوونی من لێرەدا هەندێک لاوازی هەیە
قدرة الحكومة لەبارەی تواناکانی حکوومەت بۆ والفصائل هي أقوى کۆنتڕۆلکردنی هەموو ئەو هێزانە هێزەکان ئێستا بەهێزترن و دوو هۆکار هەیە هۆکار یەکەم ئەوەیە کە سەرچیان پێە و نفوزێکی گەورەیان هەیە و قائد العام بڕیار لە بڕیارداندا کاریگەریان هەیە و هاوکات بەشێکن لە إدارة الدولة هاوپەیمانی ئیدارەی دەوڵە الذي شكل الحكومة بۆیە هەر ئەوان خۆیان حکوومەتیان پێکێناوە هاوکات ئەم هێزانە بەشێکن لە هاوپەیمانی لەگەڵ ئیتار تەنسیقی بەشێکن بۆیە ئەمە پرسێکی گرنگە ئەوەی ڕوونە ئەوەیە ئەمریکا تەنانەت نەتەوەی گرتوەکانیش دەستیان بە گۆڕینی مامەڵە کردو لەگەڵ عێراق ئەم گۆڕانکاریە بێگومان دەکرێت باڵیۆزی ئەمریکا و هاوکات نوێنەری یەکێتی نەتەوەی گرتووەکان بۆ ئەمە هاتووە کە ئەم یەکگرتووە هەیە تێک بچێت و حکوومەت نەتوانێت سەرکەوێت بۆیە ئەمە هەموو ئاماژەیەکە بۆ ئێمە بەڵام ئێستا نەیتوانیوە ئەم ئامانزەی جێبەجێ بکات هاوکات ئێستا باڵیۆزی ئەمریکا شکستی هێناوە لە ئەرکەکەی خۆی و بە هەمان شێوە نوێنەری نەتەوەی گرتوەکانیش بۆیە ئەمە بووەتە هۆی ئەوەی کە ڕێکاری زۆر توند لە دژی حکوومەتی عێراق بگیرێتە بەر و هاوکات گۆڕانکاریەکی لە ڕادەبەدەر هەیە لە ڕووی سیاسیەوە و هەوڵیەوە دەکە متمانەی حکوومەتەکەی محەممەد شیع سودانی نەبێت و برای شریفی بسیاری از اگر کورتی بر سوام بدی اوا گروپین چکدار کن بجن اولیدانن امر سر امریکا یتکین نوا نافچه دا تایبەتش العراق سوریه سروی اوا کو اسرائیل غزه انجام ده اگر شرپ راست نمیش دی ایرشان راستین این بین اول راسته یانجی دی ایرشان وانایت بردام بن حتی کو امریکا هفت پیمان بین در خسته لا بالحقيقة قضية غزة ڕاستی پرسی غەزە وەکو پاسا و بەکاردێنرێت و بۆتە هۆیەوەیکەوە ئۆپراسیۆنەکانی خۆیان بکەن و هەموو ڕێکەوتنامەکان بەلاوانراوە لەبارەی هەبوونی ئەمریکا لە ناوچەکەدا بۆیە دۆخی غەزە پێناسەیەکی دیکە لە خۆ دەگرێت و هۆکارەکە شێوەیەکە ئۆپراسیۆنی خۆیان دەست پێ کردووە بۆیە ئامانجی ئەوە دەرچوونی هێزەکانی ئەمریکا دەبێتە هۆی نفوزی رووسیا و ئێران لە ناوچەکەدا بەڵام خۆتان دەزانن ئەو ئەزمونێکەوە عادل عەبدولمەهدی هەیبوو شکستی هێنا ئێستا مەترسێکی دیکە هەیە ئەویش ئەوە بووکە عادل عەبدولمەهدی هەوڵی ئەوەی دەدا لەگەڵ چین پەیوەندی هەبێ هەماهەنگی هەبێ و تێکەڵی کاروباری ناوخۆی نەبێ بەڵام ئەو دۆخی کە ئێستا هەیە و گۆڕانکاریەکان پێمان دەڵێت جوڵەکانی ئەو هێزانە تەنیا نەبووەتە هۆی یەکێتی من دەبووتە مترسی بۆ سەر یەکێتی عێراق تەنانەت کاریگەری بەسەر هەموو ناوچەکەیەوە هەیە و لە هاوکێشەکان کاریگەری نەرێنیان هەیە و پرسی یەمەن و عێراقیشر بە هەمان شێوە ئەوەی لە یەمەن ڕوودەدات هەوڵی ئەوە دەدێت کە ئێران لە یەمەن وەدەر بنێت ڕوسیاش بە هەمان شێوە بۆیە هەوڵی ئەوە دەدرێت کەوە نفوزێکی زۆر لەو ناوچەیەدا دروست بکرێت چونکە یەمەن خاوەنی ئاوی زۆرە لەو ناوچەیەدا و ئەمەش مەترسیەکی زۆرە چونکە یەمەن ئێستا کۆنتڕۆڵی ئاڵوگۆڕی بازرگانی دەریایی دەکات و ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە هەرەشەیە بەسەر زیاتر لە 50 وڵات قالك سبوس اف هرشات بردام حتى افریقاجی گروپ هم هرشات کن هم امریکا جی پلان دانش بوی کو برسوین تند هباب زانی کا پاشروش برفی وچه برای احمد الشریفی پسپوری اولهی پاکی راستا خوش بغداد گل مدا بوی قالك سبوس بو